هێزەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک دەستیان گرت بەسەر ژمارەیەک بۆمب و تەقەمەنیدا کە چەکدارەکانی داعش دەیانویست ڕەوانەی ناو شاری کەرکووکی بکەن کە بەشێک لە بۆمبەکان بۆمبی موغناتیزی سەر دەرگای ماڵان و ئۆتۆمبیل بوون. دوو جۆرن، جۆرێکیان ئەمەیە کە بۆ دەرگای ماڵان بەکاردێت، ئەمە بڕێکی زۆر TNT و C4 تێدایە، و جۆری دووەمیشیان بۆ سیارە بەکاردێت بە شێوەیەکی موغناتیزی لە ڕێگەی مۆبایلەوە دەبەسرێت بۆ سیارەیە بۆ ئەو کەسەی داهێنن. لەگەڵ ئەوەشدا ڕێنماییان داناوە بۆ کەسێک کە بۆیان ناردووە کە بۆی دەنێرن چۆن ئەم ئامێرە بەکاردێنێت، چۆن دەیبەستێت، چ قەتێکی مۆبایل بەکاردێنێ یان مۆبایلەکە لەسەر چ نەغمەیەکی جەڕەزدانێ بە تێکرای تەفاسیلەکان لێرە وەکو ڕێنمایی بۆیان دەرکردوون، بۆیان نووسیون بۆی ئەو کەسێک کە ئەمانەی بەردەست دەکەوێ زۆر بە ئاسانی بتوانێت بەکاری بێنێ. لەگەڵ بۆمبە چێنراوەکاندا داعش ڕێنمایی چۆنیەتی بەکارهێنانی بۆمبەکان و جۆری ئەو مۆبایلەشیان ڕەوانەی کەرکووک کردووە تا شانە نووسوەکانیان بۆ تەقانەوەی بۆمبەکان سوودی لێوەربگرن. بۆ ئەوەی ئەم مۆبایلە پاترەکەی خۆی لەوانەیە بەشی ڕۆژێک دوو ڕۆژ بکە، بەڵام ئەوان هاتوون بۆیان تەرهیم کردووە کە پاتێکی 9 ڤۆڵتی بۆ دانن بۆ خلالی تقریبا هەفتەیەک بەشەکە بەردەوام ئیشەکات. لەگەڵ ئەوەدا ڕێنمایەکە نووسراوە، مثلەن بۆ نمونە لە کۆتایی ڕێنمایەکە نووسراوە بە هیچ شێوەیەک خەتی کۆڕک بەکارمێنە، بە حکومەوەی خەتی کۆڕک GPS-ێکی متەتەوری هەیە لە هەر شوێنەکان خەتە ئیشکا یەکسەر موقعەکە دیاریەکە، بەردەوامیش نامەی ئیعلانی زۆر بۆ دێت بە نامەژە تاقێتەوە. مثلا ئاستی دەنگی مۆبایلەکە چەند بێ، ئەو بەرنامە ئیش پێکردن، دەنگی دوگمەکانی، چۆن چ ژمارەیەکی لەسەر بەکاردێنی دەبێت لەبەری بکە کابرایی کە دایێنێ بۆی ڕقەمەکەی لەبیر نەچێتەوە. هەر کاتێک کە ویستی ئامانجەکەی دیاریکراوە پەیوەندی پێوە بکە 3 سانیە پێشوەخت، 3 چرکە پێشوەخت پەیوەندی پێوە بکە بۆی لە خلالی ئەو 3 چرکەیە ئەو ئەمبولانسەی کە دایانناوە دەتەقێت. ڕەوانەکردنی ئەو بۆمبە موغناتیزیانە بۆ ناو شاری کەرکووک دوای هێرشە فراوانەکەی مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووی ئەو ڕێکخراوە دێت کە لە ڕێگەی نزیکەی 163 چەکدارەوە کردیە سەر شاری کەرکووک. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.